یەکەم هەواڵمان لە ئێستادا و ئەم ئێوارەیە ئاژانسی میتۆگرافی لە سلێمانی یەکەمین ڕێوڕسمی خەڵاتی ساڵانەی کامەران نەجم کە بە مەبەستی دەستگیرۆی فۆتۆگرافەران و هەروەها دەرخستنی تواناکانی گەنجان و فۆتۆگرافەران ڕێکدەخات لە ئێستادا یاخود خەڵاتی کامەران نەجم بە ناوی فۆتۆگرافەر و دامەزرێنەری ئاژانسی میتۆگرافی کامەران نەجمەوە دامەزراوە و ناونراوە کە لە 12 حوزەیرانی 2014 لە کاتی ڕووماڵکردنی شەڕی نێوان هێزی پێشمەرگە و چەکدارانی تیرۆریستی داعش بریندار بوو و کەوتە دەستی چەکدارانی تیرۆریستی داعش و تا ئێستاش بێسەر و شوێنە. بێگومان هاوکارم دەروون لە ڕێستریمەوە لەگەڵم ئامادەیە و لە ڕێوڕسمەکە ئامادە و زانیاری زیاتری لەلا سلااوت لێبێ دەروون فەرموو. کوردستان سلااو لە تۆ سلااو لە چاوی بینەرانی کورسات مەگەزین بێت بێگومان ئاژانسی میتۆگرافی یەکێکە لە ئاژانسە گرنگەکانی بواری فۆتۆگرافی لە هەرێمی کوردستان و عێراق بە شێوەیەکی گشتی و کار لەسەر کاری فۆتۆگرافی وارووا دەستگیرۆی بەشێک لە گەنجان و فۆتۆگرافەران ئەکات. لە ئێستا یەکەمین ڕێوڕسمی خەڵاتی ساڵانەی کامەران بەڕێوە بات کە خەڵاتێکی گرنگان بۆ فۆتۆگرافەران و هەم بۆ ڕۆژنامەنووسان گفتوگۆ زیاترەکەم و زانیاری زیاترسان ئێمێ لەگەڵ زۆر بەڕێز کاک ئەحمەد نەجم کە بەڕێزیان بەڕێوەبەری ئاژانسی میتۆگرافی. کاک ئەحمەد سلااو لێ بێم. سلااو لێوە زۆر بەخێر بن. زۆر سپاس بۆ تۆ. خەڵاتی کامەران نەجم بۆ کامەران نەجم برام بوو، جگەلەوەی برام بێ هاوڕێکی زۆر نزیکم بوو، جگەلەوەش فۆتۆگرافەرێکی زۆر بەناوبانگ بوو. ئەمڕۆ ئەوەی کە ڕەبتی بە خەڵاتی کامەرانەوە هەیە ئەوەیە کە فۆتۆگرافەرێکی زۆر باش بووە، ساڵانێکی زۆر یارمەتی هاوڕێ فۆتۆگرافەرەکانیە کە فۆتۆکانی کوردستان و عێراق بە شێوەیەکی پرۆفێشناڵانە کە لە چاوی خۆمانەوە گیرا بێتن بیدەین بە ئاژانسەکانی دەرەوە. خەڵاتی کامەران خەڵاتێکە بۆ ئەو کەسانی کە لە هەر شوێنێکی عێراق وەرێمی کوردستان بێسەر و شوێن بوون یا شەهید بوون بەهۆی ئیشی ڕۆژنامەوانیەوە، بەڵام کەس باسییان ناکەوە یادیان ناکاتەوە. ئێمە لە ئاژانسی میتۆگرافی بڕیارماندا خەڵاتێکی ساڵانەمان هەبێ بۆ خێزانێک کە کەسێکیان وەکو کامەران بێسەر و شوێن بێ و بۆ ڕۆژنامەنووسێکیش کە هەمان ئەو هەدەفانی کامەرانی هەبێ ئەویش پرۆفێشنالیزمە. ڕاستیبەکەی ئەم ئێوارەیە چی لە خۆگرێت؟ مراسیمەکەی وارەیە ڤیددیۆکی دۆکۆمنتاریە، جگەلەوەش باس لە کار و چالەکەەکانی ئاژانسی میتۆگرافی کرێ بۆ چەند ساڵی داهاتوو و جگەلەوەش ئەو خێزان و ڕۆژنامەنووسەی کە بوونەتە خاوەنی ئەم خەڵاتە کە ئێستا ناتوانم بێڵم چێن لەلایەن لیژنەی دادوەرانەوە ئاشکرا ئەکرێن و خەڵاتەکانیان بۆ ئەنێردرێت و دوایەوە پرۆژێک ڕاگەنی لە ئاژانسی میتۆگرافی. ئەو لیژنەی کە دانراون بۆ ئەوەی کە ساڵانە وە دیارەیتر لەم ساڵەوە دەست پێ ئەکات و خەڵاتەکە بێگومان بۆی ساڵانە بەردەوام ئەبێت. ئەو لیژنەیە کێن و چۆن ئێوە دەستنیشانی ئەو بڵین فۆتۆگرافەران ناکەن خود ئەو بنەماڵە ناکەن کە بنە خاوەنی خەڵاتی کامەران نەجم؟ دەربارەی بنەماڵەکان ئێمە ڕێکەوتمانەیە لەگەڵ ڕێکخراوی ڕۆژنامەنووسانی بێسنوور و هەندێک ڕێکخراوی ترکە کار بۆ مافی ڕۆژنامەوانیەکەن و ئەوانەشی کە پەیوەندی بە ڕۆژنامەنووسەکان و دادوەرەکان چۆن دیاریەکەین سەرجەمیان دادوەری سربەخۆن هەم لە کوردستان هەم لە عێراق و هەم دادوەری نێودەوڵەتیشی تایە. بەتەکید ئەمڕۆ لە ئیڤنتەکە ڕائگەرێ کە دادوەرەکان چێبوون. خەڵاتەکە ساڵانە تەنها بۆ فۆتۆگرافەرە کوردەکان ئەبێت لە چوارپارچەی کوردستان و تەواوی جیهانەوە واتە ئەو کەسانی کە ئەبنە خاوەنی خەڵاتی کامەران نەجم تەنها کورد ئەبن یاخود ئەم خەڵاتە توانێت کە کەسانی بیانی یاخود فۆتۆگرافەرانی بیانیش بتوانن چانسیانە بنە خاوەنی خەڵات؟ بە هیچ شێوەیەکی سنوورێکمان نییە کە چێ بێ بە خاوەنی خەڵاتی کامەران. نمونەی براوەکانی ئەمشە ئەوە دەرەخا کە بەڕاستی بەلامانەوە گرنگ بۆ لە چ شوێنێکی دنیا بەڵام کەیسەکان هەمان کەیسی ڕۆژنامەوانیە بۆیە بە دڵنیایەوە نەخێر خەڵاتێکی جیهانیە و ساڵانە ئەدرێ بە کەسێک لە هەر شوێنێکی دنیا بێ کە شایستەی بێ و دادوەرەکان بڵێن شایستەیە. بۆچی لە ئێستا ئاژانسی میتۆگرافی ئەمریکا خاتە سەرشانی خۆی پەیامی چییە؟ ئەیخێنە سەرشانی خۆمانە بۆی کەس نەیخسۆ سەرشانی خۆی بەداخەوە ئێمە بۆیە مەشغوڵی هەندێک ستۆری دروستکردن و ئەوانە بین بەڵام بۆ ناگەرێمە لە جاتی حکوومەت بیکەینەوە بۆ ناگەرێمە لە جاتی ئەو دەستگانی تر بیکەینەوە وارە ئێستا ئێمە لە توانەمانە هەیە ئاژانسی میتۆگرافی لەلایەن بنەماڵی کامەرانەوە بەڕێوە برێ و هیچ فەندێکی حزبی حکومی نییە وی ئێمە وەکو بنەماڵەکەمان قەرارمان ناوە کە هەموو ساڵێک لە داهاتی بنەماڵی خۆمان بتوانین ئەم خەڵاتەمان هەبێت و بە تایبەتیش ئەم چالاکیە لە سلێمانیەوە دەست پێ بکات کە پایتەختی ڕۆشنبیرە. فۆتۆگرافەرانی بواری جەنگ و دۆکۆمنتەرکردن ئەمە
بابەتێکی ترسناکە بۆ ژیانی گیانی فۆتۆگرافران بە شێوەیەکی گشتی ئێوە تا چەنەگەران بە دوای ئەو کەسانەیە کە بتوان هەم دەستگیرۆیان بن و هەم بتوان لەگەر و کەسانش وەکو کامەران نەجم بێسەر و شوون بن یاخود گیانیشان لە دەستیا بێ ئێوە بتوانن کارەکانیان بە دۆکۆمنتەکان یاخود بە دوای کارەکانیان بکەن. ڕۆژنامەنووسێکە لە کەرکووک دیارنەمێنێ وەکو کامەران یاکو لە مەکسیک هەدەفەکانەوە بۆ کە ڕاستی بگەێنن بۆیە بەلایەمەوە گرنگە کە هەر هێژێک لە هەر شوێنێک هەمان کەیسی کامەرانی هەیە وەکو بنەماڵەکەی ئێمە هاوخەمی یەکتری بین و بەیەکۆ بتوانیشتی جوانتر بکەین بەڵام وەکو بابەتی فۆتۆگرافی کە چۆن توانی یارمەتیان بدەین بەتاکید ئاژانسی مێتۆگرافی لە جاران ئەگەر زیاتر ئەکتیڤتر نەبێ وەکو جاران ئەکتیڤە و بەردەوام ڕاهێنان و وەرکشۆپی کە یارمەتی فۆتۆگرافەرانات. ئێستا ئاژانسی مێتۆگرافی کاری ئایندەی چی ئەبێت جگە لەو کارانی کە تاوەکو ئێستا کاری بۆ بەڕاستی پرۆژێکی زۆر گەورە ڕاگەنی ئەمشۆ من ناتوانم ئێستا بە ئێوەی بڵێم بەڵام دڵنیام مایکیەوە لێرە ئەیزانن بەڵام ئاژانسی مێتۆگرافی فستیڤاڵی ساڵانەی ئەبێت ئەم ساڵ ئەم فستیڤاڵەمان هێشتا ڕانەگەیانەوە بەس بالای کورسان ڕاگەێنی فستیڤاڵی ساڵانی مێتۆگرافیمانەبێت مانگی 11 یەخین لە 4 پارێزای عێراق بەڵام بۆ پرۆژێکی داهاتوو کە ڕەبتی بە ڕۆژنامەنووسەکانەوە بێت کە دیار نەماون و خانەوادەکانیان ئەوە شتێکی ترمانەیە کە ئەمڕۆ ڕاگەێنی چۆن لە پلانە هەیە ئەم بڵین چالاکیۆم خەڵاتەژی تر بکرێتە پلانی ئاژانسی مێتۆگرافی و ساڵانە ببەخشرێت لە 100% مێتۆگرافی ئەگەر نتوانێت هیچ ئیشێ بکات ئەبێ خەڵاتی ساڵانی کامەران بەردەوام بێت چکە ئێمە وەکو ڕەفیق وەکو برای کامەران بۆ ئاواتەوەین کە بتوانین بەردەوامی پێ بدەین. من دەستخۆشیتان لێکم زۆر سپاس بۆ ئێوە بەڕاستی ئەوەی ئەمڕۆ کە پەیوەندی بتان بەستێتەوە بە کامەرانی برامەوە ئەوەیە ئێوەن وەکو ڕۆژنامەنووس نەک ئەو میوانانی بەتەنە هاتوون بۆ ئێرە بۆیە من وعدیەوەتان پێم کە ئەم خەڵاتە هەتا سەر بەخۆ بێت و ڕێزنێ لە هەموو ئەو ڕێپۆرتەر و کەناڵە دەستگا ڕاگەیان لە پرۆفشناڵانەی کە لە کوردستان و عێراقا ئیشەکەن من پیرۆزبایم خەڵاتە لە ئێوەکەم. سپاس بۆ بەرەز ئەحمەد نەجم بەڕێوەبەری ئاژانسی مێتۆگرافی و سپاس بۆ دوێتوانە. بەخێر بێت سەرچاو. بەڵێ کوردستان ئەوە بەشێک بلو زانیاریانەی کە ئەمڕۆ لەلایەن ئاژانسی مێتۆگرافیەوە و بەڕێوەچوونی خەڵاتی کامەران نەجم کە یەکێکە لەو ڕۆژنامەنووسانەی کە بەداخەوە نزیکەی 8 ساڵە تاوەکو ئێستا بێسەروشن و لە ئێستا خەڵاتەکە و مەراسیمەکەش دەست پێکات ئەگەر ئەمە لای تۆ بۆ ستۆدیۆ دەستەکانت خۆش بێ دەروون زۆر سپاس بۆ تۆ